کە داێنێ دوای سێڕە فلتەرەکەی ڕەشێ وەک ژەهدی کرمیتیایە ئاوەکە پیسە. ئەم گەڕەکە تۆڕی ئاوەکەی کۆن بوو کە تۆڕی ئاوەکەی لە ساڵی هێشتاکانەوە دانرا بوو بەردەوام تووشی پیس بوون و لێکچوون و شکان ئەبوو بۆیە بە پێویستمانزانی کە ساڵی پار لەسەر بودجێ پەرەپێدانی پارێزگاکان ئەم پرۆژەیە لەلایەن ئیدارەی گەرمیانەوە داخل بکرێم و بە سوپاسەوە بودجێ پێویستی بۆ تەرخان کراوە ئێستایشەوە بەردی بناغەکەی دانرا و بودجێ ئەم پرۆژەیەش ملیار 172 ملیۆن و 800 هزارە بە جێبەجێکردنی ئەم پرۆژە گەڕەکی ڕاپەڕین لە گرفتی زۆر جار نەبوونی ئاوە شکان و پیسبوونی ئاو نەجاتیانە بێ ئینشاءڵڵا. کاک سامان چەند گەڕەکی دیکە هەیە لە کەلارە بەم شێوە تۆڕی ئاوەکانیان کۆن بێت و پێویستی بە نۆژەنکردنەوە بێت؟ ئێمە لە شاری کەلارە 4 گەڕەکمان زۆر پێویست بووبەوە. ساڵی پار گەڕەکی بنگل هەر لەسەر بودجێ پەرەپێدانی پارێزگاکان تەندەرینی بۆ کراوە ئێستا پرۆژەکە لە جێبەجێکردنە ئێستا تا هەفتای کارەکانی تەواو بووە و گەڕەکی شێوانەمان ئێستا لە تەندەرینە هەر لە ئیدارەی گەرمیان و ئەوەش گەڕەکی ڕاپەڕین بوو کە ئێستا بەردی بناغی پرۆژەکە دانرا و ئەوەی ماوەتەوە تەنها لە شاری کەلارە گەڕەکی شۆڕشمانەیە کە ئەویش تۆڕی ئاوەکەی کۆنە لە ساڵی نەوەتەکان دانراوە پێویستی بە نۆژەنکردنەوە هەیە ئەوەش دەرخستە و پلانی پێویستمان داناوە و ئینشاءڵڵا لە ساڵی ئایندە بودجێ پێویستی بۆ تەرخان بکرێت و بتوانین ئەوەی جێبەجێ بکەین. خۆم وەکو خەڵکی گەڕەک و ناو مەنتقەکە خەڵکم زۆر برد دەیان جار چوونە لای کاک سامان و ئیدارەی گەرمیان و قایم قام و هەموو دامە دەستگاکان گەڕاوین بۆ ئەوەی چارەسەرمانە بۆ بکەن ئەوە نمونەی نووزەی ئاوەکەم بۆیان بردووە هەر ئاوەکە هەر یعنی پیسیتیەوە بە خەڵکی خواردنە من خۆم فلتەرم ئاو فلتەرم هەیە لەما کە داێنێ دوای سێڕە فلتەرەکەی ڕەشێ وەک ژەهدی کرمیتیایە ئاوەکە پیسە بە خەڵکی خواردنەوە هۆی بڵاوبوونەوەی بۆ نەخۆشی چەندین نەخۆشی گورچیلە ئەم پەتای پیس نەخۆشی پیس ئەتەرەوە بوو دەستخۆشییان لەکەین لە ئیدارەی گەرمیان قایم قامیە دایرەی ئەو کاک سامان بە هەوڵ خۆشی ئەوان و چوونی ئێمە بەردەوام بوون من بەردەوامە ڕۆیشتین هەموو دوو ماسێ مەجارە سەرمەداریە دەستان خۆش بێ زۆر پێمان خۆشە نەجات بوونمانە ما خۆمان ماڵمان ناڵمان خەڵکی فەقیر و هەژار کشی ئەو کۆڵانانە ئای پاکمان بۆ ئەو سوپاسشتانەکەین.